سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕانی هاوکارم ئاتومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. داخوازی بنەماڵەی پژمان فاتحی لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆ پشتیوانیکردنیان. ناڕوونی چارەنووسی چوار هاوڵاتی پاش دەست بەسەرکرانیان لەلایەن حکوومەت. خۆپێشاندانی بە کوردانی باکوور دژ بە دەوڵەتی تورکیا. پشتیوانی خەڵکی ئێران لە ئاهوو دەریایی. بەیانیەی شۆڕای هاواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران دژ بە حکوومەت. هێرش بۆ سەر هێزەکانی سوپای پاسداران لە ڕاسک و لە سێداردانی 12 بەندکراو لە چەند زیندانی ئێران. درێژێ هەواڵەکان. دادخوازی بنەماڵەی پژمان فاتحی لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆ پشتیوانی لێکردنیان. ڕۆژی هەینی 18 خەزەڵوەر بنەماڵەی نەمر پژمان فاتحی بەندکراوی سیاسی ئەعدام کراو لە پەیامێکدا داوایان لە کۆمەڵگای جیهانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کرد کە بۆ دادخوازی خوێنی بە نەحەق ڕژاوی ئەو یان بەخت کردووە یارمەتیان بدەن. لەو پەیامەدا سەباح کوڕی نەمر پژمان فاتحی داوا دەکات یارمەتیان بدەن تاکو بتوانن تاوانباران سزا بدەن و شوێنی ناشتنی تەرمی باوکی و هاوڕێکانی بۆ بنەماڵەکانیان ئاشکرا بکەن. پژمان فاتحی، وەفا زەربار، محەممەد فەرامەرزی و محسین مەزلوم ڕۆژی 9 ڕێبەندانی ساڵی 1402 هەتاوی پاش 19 مانگ ئەشکەنجەدان و بێسەر و شوێنکرانی زۆرم لێ لە سێدارە دران و ئەو جەنایەتی کۆماری ئیسلامی کاردانەوەی توندی کۆمەڵگای لە نێوخۆ و دەرەوەی وڵات بە دوای خۆی داهێنا. ناڕوونی چارەنووسی چوار هاوڵاتی پاش دەست بەسەرکرانیان لەلایەن حکوومەت. لە ڕۆژانی ڕابردوودا چوار هاوڵاتی بە ناوەکانی زاهد ئەحمەدی خەڵکی مەریوان، حەبیبوڵڵا فەرەجوڵڵاهی خەڵکی شاری سنە، میلاد ڕەشیدی خەڵکی سەقز و عەلی معروفی خەڵکی مەهاباد لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بەپێی راپۆرتەکان سەرەتای ڕازبەری ئەم ساڵ زاهد ئەحمەدی خەڵکی گوندی ڕەشەدەی سەر بە شاری مەریوان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی تلعاتی سوپای پاسداران ڕاگوێزراوە. لەلایەکی دیکەوە چالاکێکی مەدەنی خەڵکی سنە بە ناوی حەبیب فەرەجوڵڵاهی ماوەی 36 ڕۆژە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو هاوڵاتیە لە بەردەستانیە. لەلایەکی دیکەوە دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی سەقز و مەهاباد بە ناوەکانی میلاد ڕەشیدی و عەلی معروفی ڕۆژی 7 خەزەڵوەری ئەم ساڵ بەداوای لێبوونەوە لەلایەن ئیدارەی تلعاتەوە دەست بەسەر و ماوەی 11 ڕۆژە چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. ئازادی میلاد ناسری بە دانانی وەسیقە لە زیندانی بۆکان. ڕۆژی پێنجشەممە 7 خەزاڵوەر میلاد ناسری هاوڵاتی خەڵکی گوندی کانی ڕەشی سەر بە شاری بۆکان بە دانانی وەسیقەی 400 ملیۆن تمەنی لە زیندانی ئەو شارە ئازاد کرا. لە ڕۆژی 2 خەزاڵوەری ئەم ساڵ هێزەکانی حکوومەت هێرشیان کردە سەر بنەماڵەی ناسری لە گوندی کانی ڕەش و میلادیان بەبێ بەڵگەی قەزایی و بە توند و تویژیەوە دەست بەسەر کرد. هۆکاری ڕفاندنی و شارۆمەندە و ئۆتۆمەتانەی خراونە تا پاڵ دۆسیەکەی ڕوون نییە و ڕۆژی پێنجشەممە بە دانانی وەسیقە و تاکاتی دادگاییکردنی ئازاد کراوە. خۆپێشاندانی کوردانی باکوور دژ بە دەوڵەتی تورکیا. ڕۆژی هەینی 18 خەزاڵوەر کوردانی ئازادی خواست لە چەند شاری باکووری کوردستان بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دژ بە سەرکوتگەریەکانی دەوڵەتی تورکیا و کودەتای سیاسی و حکوومەتە دژ بە حزبە کوردیەکان خۆپێشاندانیان کرد. ماوەی چەند ڕۆژە خەڵکی شۆڕژێڕی باکووری کوردستان لە شارەکانی وان، ماردین، خەلفەتی و ئێلح لە ئاست داگیرکردنی شارەوانیەکانی لەلایەن دەوڵەت و دانانی قەیوم لە جێگای شارەدارانی هەڵبژێرداوی خەڵک ناڕەزایەتی دەرەبڕن. لە چەند ڕۆژی ڕابردوودا شەڕ و تێکەڵچوون لە نێوان هێزەکانی پۆلیس و ناڕازیان ڕوویداوە و بە پێی دوایین زانیاری زیاتر لە
100 کەس دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانە هەروەها چەندین کەس بریندار و ڕاگوێزی نەخۆشخانە کراوە. پشتیوانەی خەڵکی ئێران لە ئاهوو دەریایی بە پێی وێنانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە. خەڵکی ئازادیخوازی ئێران بە مەبەستی پشتیوانیکردن لە ئاهووی دەریایی لە چەند شار چالاکیان ئەنجام داوە. کچان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵاب لە شارەکانی تاران، کەرەج و ئیسفەهان بە مەبەستی پشتیوانی لە خوێندکاری دەست بەسەرکراوی زانکۆی ئازادی تاران دیواری شارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاندووە. بەشداربوانی ئەو چالاکیە خوازیاری ئازادی بێ شەرت و مەرجی ئاهوو دەریایی بوون و هۆشداریان بە حکوومەتدا کە ئەگەر دەرمانی نەناسراو بۆ ئاهوو بەکاربێن و گیانی بخەنە مەترسیەوە کاردانەوەی چاوەڕوان نەکراویان دەبێت. بەیانیەی شۆڕای هاواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران دژ بە حکوومەت. شۆڕای هاواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران لە بەیاننامەیەکدا سەرکوتی معەلیمان، خوێندکاران و قوتابیانیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە توندی شەرمەزار کرد. شۆڕای هاواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران بە ئاماژەپێدان بە کاردانەوەی ڕێکخراوی جیهانی پەروەردە بەرامبەر بە سەرکوتی فەرهەنگیانی ئێرانی زیندانیکردنی محەممەد حەبیبیان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری ئازادی هەموو چالاکانی سنفی و کرێکاری هەروەها بەندکراوانی سیاسی بوون. شۆڕای سنفی معەلیمان هەروەها هۆکاری خۆکوژی دوو قوتابی بە ناوەکانی ئارەزوو خاوەری و ئایناز کەریمی بۆ گوشارەکانی حکوومەت لە بواری حیجابی ئیجباری و سەپاندنی ئایدۆلۆژی ئیسلامی گەڕاندەوە و ڕایگەیاند سیاسەتەکانی حکوومەت شکست دێناوە و چیترنەوەی نوێ دەسەمۆی دەسەڵات نابن. ئێرش بۆ سەرێزەکانی سوپای پاسداران لە ڕاسک. ڕۆژی هەینێژدەی خەزەڵوەر گروپێکی جەیشولعەدل لە شارستانی ڕاسک هێرشیان کردە سەر کاروانێکی نظامی سوپای پاسداران و پاش چەند کاتژمێر شەڕ و پێکدادان چەند کەس کوژراون و بریندار بوون. بە پێی راپۆرتی حاڵوەش سوپای پاسداران مانۆڕێکی سەربازی لە شارستانی ڕاسک بەڕێوە بردووە و لە کاتی ئەنجامدانی ئەو مانۆڕە نظامیە گروپێکی جەیشولعەدل هێرش کردوتە سەریان و شەڕاتۆتە ئاراوە لە ئاکامی ئەو تێکەڵچوونە چەکداریەدا. ئەندامێکی سوپای پاسداران کوژراوە و سێ ئەندامی خێزانێکی بەلوچ بە سەختی بریندار بوون. شانی باسا کە گروپی جەیشولعەدل بەرپرسیارەتی ئەو هێرشەی لە ئەستۆ گرتووە و باسی لە کوژران و برینداربوونی 12 ئەندامی سوپای پاسداران کردووە. بانکێشکردنی پەرستوو ئەفشاری نژاد بۆ لقی ئیجرای ئەحکام. بە پێی هەواڵەکان پەرستوو ئەفشاری نژاد بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی بانکێشتی لقی یەکی ئیجرای ئەحکامی دادگوستەری ئیسفەهان کراوە. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ پەرستوو ئەفشاری نژاد لەلایەن لقی 6 دادگای ئینقلابی ئیسفەهانەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندانی تازیری مەحکوم کراوە و ڕۆژی پێنجشەمە دەست بەسەر و بۆ زیندان گوازراوەتەوە. مانگرتن لە خواردنی مهدی بەهمان لە زیندانی ئێڤین. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران مهدی بەهمان بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین لە ناڕەزایەتی بە پێشێلکردنی مافەکانی لەلایەن بەرپرسانی زیندانەوە مانی لە خواردن گرتووە. مهدی بەهمان ڕۆژی 21 ڕەزبەری ساڵی 1401 تاوی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ بەندی 209 ئەمنیەتی زیندانی ئێڤین ڕاگوێزرا. پاش ماوەیەک لێپرسینەوە پەروەندەی ئەو بەندکراوە ڕادەستی دادگای ئینقلابی تاران کرا. سەرەتا بە سیخوڕی بۆ وڵاتە دژبەرەکانی ڕەژیم تۆمەتبار کرا، بەڵام پاشان پێداچوونەوە بە پەروەندەکەی داکرا لەو تۆمەتە بێبەری ناساندرا و لە کۆتاییدا بە 5 ساڵ زیندان مەحکوم کرا. مهدی بەهمان ڕۆژی پێنجشەمە 17 خەزەڵوەر لە ناڕەزایەتی بە دژایەتیکردنی بەرپرسانی زیندانی ئێڤین لەگەڵ ئازادی ناوبراو بە وەسیقە و پێشێلکردنی مافە سەرەتاییەکانی مانی لە خواردن گرتووە. گواستنەوەی محەممەد نەجەفی لە زیندانەوە بۆ نەخۆشخانە. ڕۆژی سێشەمە 15 خەزەڵوەر محەممەد نەجەفی پارێزەری سەربەخۆ و ئازادیخوازی خەڵکی تاران بەهۆی تێکچوونی دۆخی تەندروستی لە زیندانی ئێڤینەوە ڕەوانەی نەخۆشخانەوەی دەرەوەی زیندان کراوە.
بە پێی زانیاریەکان محەممەد نەجەفی لە کاتی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەیدا لە هۆشخۆیە چێت و ڕەوانەی نەخۆشخانەی دەرەوەی زیندان دەکرێت. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ ئەو بەندکراوە سیاسیە جەڵتەی دڵ لێداوە و بۆ بۆنەوە لە هۆشخۆی چووە. شانی باسە کە محەممەد نەجەفی بەهۆی لە قاودانی گەندەڵیەکانی بەرپرسانی کۆماری ئیسلامی 14 دۆسی بۆ کرایەوەتەوە و سەرجەم بە 21 ساڵ زیندان مەحکوم کراوە. لە سێدارەدانی 12 بەندکراو لە چەند شاری ئێران لە دوو ڕۆژی ڕابردوودا 12 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی ئەهەر، قزل حەسار، ڕەشت، خۆڕەماوە، شیراز و زەنجان لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، ناسناوی بەشێک لەو بەندکراوانە بریتیە لە یوسف ڕەمەزانی، حسێن ئاغاسی، عەبدوڵڵا گەراوەند، مەجید جەماڵی، حامد دەروێشی، مستەفا ڕۆزبەهانی، مەجید عەلی بابایی، سولەیمان عەباسپور و عێزەت سەیدی. و دوایین هەواڵمان سەبارەتە بە بێبەشبوونی 80,000 خوێندکاری پارێزگای خوزستان لە خوێندن. بە وتەی نوێنەری ئابادان لە مەجلسی کۆماری ئیسلامی لە پارێزگای خوزستان 80,000 خوێندکار یان نەچوونەتە قوتابخانە یان وازیان لە خوێندن هێناوە. سەید محەممەد مەولەوی ئاماژەی بە گەشە نەکردنی ناوەندەکانی پێش قوتابخانە لە پارێزگای خوزستان کرد و وتی کە پێویستە هەنگاوێکی باشتر لە پەرەپێدانی ناوەندەکانی پێش قوتابخانەدا بگیرێتە بەر تاکو و منداڵان بۆ قۆناغی دەستپێکی قوتابخانە ئامادە بن. وتەکانی ئەو بەرپرسەی ڕژیم لە حاڵێکدایە کە پێشتر چالاکانی مەدەنی ڕایانگەاندەبوو کە ڕێژەی واسێنان لە خوێندنی منداڵانی کچ لە پارێزگای خوزستان لە کوڕان زیاترە و هۆکارەکەیان بۆ هەژاری بنەماڵەکان، هاوسەرگیری لە تەمەنی منداڵی، نەبوونی ئیمکاناتی پەروەردە، بێکاری، هەڵاوسان و نەبوونی داهاتوێکی گەش گەڕاندبووە. وەڵە بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموویان.